سایگیان چ سزایەکەیە خوای گەورە بۆ ئەو کەسانەی کە دانابێ لەو دنیا کە ئێستا قەرزاری خەڵکن پارەی خەڵکیان لەلایە و نایدەنەوە بە ئەم قەست. قوربانگیان خوای گەورە لەسەر مەسەلەی قەرز طبعاً عقوبەی زۆر داناوە. شەهید محاسبەی نییە لەگەڵ بەربوونەوەی یەکەم قەترە خوێنیدا خوای گەورە لە هەموو تاوانەکانی خۆشە بێ. رسول الله فەرمیە صلی الله عليه وسلم إلا قەرز نەبێت. قەرز حەق الناس إلا بێ بیدەیتەوە. تەنانەت سەحابەیەک قەرزار بوو، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی لەسەر نەکرد. فەرمی کێ نوێژەکە لەسەری با بیکە، بەڵام من نوێژ ناکەم لەسەری. بۆیە نابێ بە قەرزاری بڕۆیتەوە بۆ قیامەت، نابێ ئەم دنیا بەجێ بێڵی قەرزاری هیچ کەسێک بی. و بە تایبەت ئەو کەسانی کەوا قەرزکوێرن. و یعنی قەرزکوێر چی؟ یعنی فێڵبازن. باشە یعنی چی؟ لە دنیاە هەموو شتێ لەبیر بکرێ قەرز لەبیر ناکرێت. واللهی دینارم لە خەڵک سەنی بێت لەبیرم ماوە ئەو دینارم لە خەڵک سەنیەوە بە قەرز وەرم گرتووە. هیچ کەسێ قەرزی لەبیر ناچێ. هەر کەسێ بڵێ لەبیرم نەماوە درۆ ئەکا حەشا لە ڕووی جەنابتان. ئەو کەسە درۆزنە بڵێ من بیرم نایە قەرزم لە کێ کردووە. چۆن بیرت نایە؟ ئەو پارەی بە عەرەقی ناوچوان پیا کراوە. کاتێ خەڵک پیاوەتیت لەگەڵاکە یارمەتیت ئەدا تۆ چۆن لە بیریەکەی؟ قەت لە بیری ناکەی. بۆیە ئەو کەسانە خەڵکانی قۆڵ بڕن ساختە چین کە کاتێک قەرز نادەنەوە یا تاخیرێکن. خەڵک هەیە ینی 6 وەرەقەی لە خەڵک قەرز کردووە بۆ خانووە بۆ سیارەی، ئێستا خاوەن 6 دەفتەرە نایداتەوە. یعنی پێی حەیفە بیداتەوە لە کاتێک ئەمە خەڵک پیاوەتی لەگەڵا کردووە و ئەو پارەیە پێت حرامە بەڕاستی. و هەموو دقەیەک تاوانت بۆ نووسری هەتا ئەو پارەیە ئەگەڕێنیتەوە ئیدێتەوە دەست خاوەنەکەی. بۆ خۆیان مامۆستا من دوکاندارم، دوکانی جوملەمەیە. خوا ئاگای لێ چەندین کەس پارەیان لایە پارەکەم نادەنەوە، زۆر لەسەریشان هاوکاریم کردوون لەسەریان وەستاوم، پێیان ئەڵێم مانگانە هیچ نەبێ هەر 150,000 بنەوە ناممەنەوە پارەکە. بەداخەوە قوربانگیان وایان لە خەڵک کردووە. طبعاً کۆمەڵی خەڵکی قۆڵبەڵ، کۆمەڵی خەڵکی دوو لە ڕووی جەنابتان ساختەچی و ئیتر کلااوچی وایان لە خەڵک کردووە. خەڵک قەرز نەداتە موسڵمان بەداخەوە. یعنی ئەوە نەدەستی خەڵکیان بڕی، ئەوە نەدەستی دەستیان بە خەڵک کرد، وای لێ هاتووە خەڵک ئەو خێرەش نەکات.